تەنها نەخەوتنی شەوێک ئاوات لێ دەکات. شەوێک لە نەخەوتن و بەخەبەربوون دەکرێت کار بکاتە سەر مێشک بۆ ماوەی 2 هەفتە. باوەڕ بەمە دەکەن لێکۆڵەرەوان دۆزیویانەتەوە کەوا تێکچوونی خەو لە شەواندا لە ماوەی تێپەڕبوونی لە هەفتەیەکدا دەکرێت کار بکاتە سەر سەرنجدان و تێگەیشتن و بیرەوەریت تا هەفتەی دواتر کار دەکاتە سەر ئەو ناوچانەی مێشک کە بەرپرسیارن لە تێگەیشتن و یادگە. و لێکۆڵەرەوان ئەوەیان ڕووکردوتەوە کەوا بارودۆخی مێشک کاری تێدەکرێت بە هۆکارە دەرەکیەکان وەک کوواڵێتی خەو و ئاستی چالێکی لەش و هەروەها زیانەکانی بێبەشبوون لە خەو لەخۆ دەگرێت، هەروەها لاوازی بەرگری و قەلەقی و زیادبوونی کێش بە هیوای تەندروستی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.